کاک دکتۆر ئاخر باوکم ئەڵێ تەمەنی گەورە بێ من تازە 18 ساڵم 5-6 ساڵی تر ئەنجا بم بە 24 ساڵ ئەو کاتە بەرژەوەندی خۆمەزانم ئەتوانم باش بیر بکەمەوانێ یعنی لێ ڕووی ئەقلێتەوە گەورەترە بێ بەڵام ئێستا من ئامادە نیم شوو بکەم ئەنجا شوو بکەم بە پیاوێک کە ئەو هەموو فەرقی ئەو هەموو تەمەنەمان هەیە خۆی باشە زانێت خوشکە زەیاوە بە شوو پیاوەکە لەو گەورەترە هەم دڵی لێی پیسە هەم لە ڕەزیلە لە بەرەوەی تەمەنی لەو گەورەترە ئەمە هەموو جارێ ئەم قسانە بۆم نەکاتەوە من پێڵم ئەڵم ئەوە خۆی باسیەکە نازداری پورەمەلیحی خۆی کاکە دکتۆر 13 ساڵ بۆ شووی کردووە هیچ عیبێکیشی نییە کێشەی نییە لەخوا بەزیار ئەنجا ئەم 13ش نییە 18 یا هیچ 5 ساڵ بۆچی ئەڵە وەڵام من حازر نیم بۆ شووکردن بەخوا عیبی نییە کاکە دکتۆر بەخوا ڕێویە و بە پیرمانەوە هاتووە ئەم نایە لەگەڵما ینی ئەلە کچە پورەکەی 13 ساڵ تۆ ێستا 5 ساڵێک گەورەتری باوەجان من نەزانم نازداری پورم یعنی بە بچووکی شووی کردە بەڵام ئەی بۆ ئەوە ناڵێت بۆ باسی ئەو هۆکارە ناکەی کە دوو مناڵی لەبەر چووە مناڵێکی بیرکۆڵی هەیە هەموو دکتۆرەکان ئەوە بۆ ئەوە گەڕێنەوە کاک دکتۆرکە بە بچووکی شووی کردووە من نامەوێت وەکو ئەوم لێ بێت باشە ئەمە ینی نمونی جوانی بۆیە نایتەوانێ ینی مناڵێکی 13 ساڵ ئێمە باسی حاڵەتی تایبەتی ناکەین حاڵەتی تایبەتی و کەسانی تایبەتن ئەوانە تایبەتمەندی خۆیان هەیە بەڵام 13 ساڵ بێ ینی چنگێکە لە شەشی بنەڕەتیەکە ئەوانێت تقریبا شەشی بنەڕەتی ئاخر کچێکی شەشی بنەڕەتی هێشتا ڕەحمی بە تەواوەتی گەشەی نەکردووە هێشتا هێلکەدانەکانی بە تەواوەتی گەشەی نەکردووە کەی تەمەنی ئەوەیە لەم ڕۆژگارەیە ڕۆژگاری جاران جیا بۆ هەندێشت تێمە تایبەتمەندی خۆی هەیە من ناشمە ناوە بابەتەوە ئەم ئەڵێ فەرموو تۆ نمونە هێناوەتەوە کچی پوریەتی ئەڵێ دوو مناڵی لەبار چۆ ئافرەتێ دوو مناڵی لەبار چێ لەو تەمەنەیە اینجا مناڵێکیشی سێمی بیرکۆڵە وەرە بەدەست مناڵی خاوەن پێداویستی تایبەتیەوە ئەڵێ پزیشکەکان و قسەی من ئەڵێ پزیشکەکان وتویانە بەهۆی ئەوە بە تەمەنی بچووک بۆ گەشەی نەکردووە تۆڵی چی کاکە دکتۆر ژیان کوورە خۆی ئێمەش دنیامان دیوە ئەو وەڵڵا ئەمە قسەی حەلەق و مەلەقی دکتۆرەکانە ئەوە بەدەست خوایە خوای یا بەو شێوازە نەگەوەی کە ئەم جاکە باش ئێوانی کە گەنجن و شویان کردیان مێردەکانیان گەنجە یا ئەویان گەنجە یا ئەویان بە تەمەنترە مناڵیانە بێت لەو شێوازە خۆ ئەوانی بەدەست خۆیان نیە بەدەست خوایە اینجا کاکە دکتۆر خۆ من پێم وتووە بەخوا تازە گفتم ماوە ئێل و عەشرەت بەخوا هەمووی لە من عاجزە بێت تازە گفتم ماوە خۆ قابیلە تفکە ڕۆکرا هەڵە گیرێتەوە کاک دکتۆر باوکم باسی چێکە ئەم چۆ وەعدی پێداون بێ ئەوەی پرس بە من کە خۆی لە دینیشە عنی ئینسانەکان لە مەسەلەی زەواجە یەکسانن چی ژن بێ و چی پیاو بێت عنی ئەبێ پرسی پێ بکرێت ئەم وەعدی پێداون کە من شووی پێ بکەم بەڵام من ناتوانم ئێستا بە نیاز نیم شوو بکەم ئەمەوێ خوێندن تەواو بکەم ئەم چۆ وەعدی پێداون پرسیشی بە من نەکردو ئاخر خوا چۆن ئەوە قبوڵ دەکات باشە سبێنی مامۆستا کە پرسیارێکی لێ بکە بڵێ ڕازی تۆ ڕازینی ئەوەڵێ خوا قبوڵی ناکات کاکە دکتۆر ژیان کوورە بوو نازانم باسی خوا و پێغ ئاخر تۆ ڕۆڵە گیان خۆت ئەزانی ڕۆڵە گیان خوا و پێغەمەر فەرمانیان کردووە کە کچ بدرێ بە شوو ئەیتر قەی چێگە با تەمەنەکەی ئەم تۆزێ کەمترە ئەو تۆزیە زیاترە هیچ بەخوا هیچ لە مۆزوعەکە ناگۆڕێ یەک کێشەمان نییە لەوەیە اینجا نازانم بۆچی ئەڵێ بە فەرمانی خوا قەی چێکە وەڵڵا کاکە دکتۆر بەخوا شوو بکە ئەچێتە ماڵ و حاڵی خۆی ژیانی دابینێ کاکە دکتۆر لە کۆناڵێ ئەم ناڵێ بێ ئەمری خواکەم خوای گەورە ئینسانی دروست کردووە ئەکەیت کچە بێ شوکات و کوڕژن بێنە بەزەڵێ تەمەنەکەمان زۆرە دوایەوە من ڕازی نیم یعنی زۆرم بۆ لێەکەی خوا قبوڵ ناکە بە زۆریەکە بێ لە ڕێی وەرگرە مەسەلەن ئەی مەسای ئاینی پرسیار ناکە ئەڵێ تۆ ڕازی کچم بەم شوکردنە ئەی چی بڵێیان جا بڵێ من ڕازی نیم مامەسای ئاینی مارەی ناکات بڵێ ڕازیم مانەوێت درۆ لەگەڵ خۆیەکە و ینی ڕازگۆ نییە یعنی ئینسان ڕازگۆ بێ لەگەڵ خۆیان کاکە دکتۆر ئەم مناڵە هەز بە شتەکان ناکە بەخوا لە کۆنەوە تویانە کچ وەکو ئاگر وایە یا خۆیە سووتێنێ یا کەسێکی درە سووتێنێ جا من ئەڵەم ڕۆڵە گیان هەتا ڕێویە و بە پیرمانەوە هاتووە بەخوا عیبی نییە